لە شاری مانچستەر لە بەریتانیا لە مزگەوتی شێخ ڕەئوف بەرزنجی زیاتر لە 10 ساڵە هەموو ڕەمەزانێک لەسەر ئەرکی خێرخوازان خوانی بەربانگ بۆ ڕۆژوەوانانی کورد و موسڵمانانی دیکەی ڕەگەزە جیاوازەکان بەڕێوە دەبرێت. خاستن برین ئەو برایانەی کە زگورتینە ناتوان هەموو ڕۆژێ و خواردنە ئامادە بکەن کە دێن لێرە خواردنە دەخۆن دێن دەستخۆشیمانی دەکەن و سوپاسیان دەکەین. بەخوا ڕۆژانە ئێمە بەخۆمان سەعات 11 و نیو هەتا دەوری 12 دەبێت لێرە ئامادە بین. ئیدی دەست پێ دەکەین برنجە و مریشکە و مریشکی لە شەوای دەین و گۆشتی ئازر دەکەین. لە هەتا دەوری سەعات 6 خواردنەکان ئازر دەبێت خواردنی 250 نەفەر 300 نەفەر ڕۆژەیە بەسەرەوەیە ئازر دەکەین و برنجە و مریشکە و گۆشتە و شلەکان فاسولیایە و بامیەیە و دەست پێ خێرهاتنە کەناڵی پەیام دەکەین کو هاتیە باشێرە مانچستەر لە مزگەوتی مەولەوی کەلتوری کوردی و مزگەوتی شێخ ڕەئوف بەرزنجی بەخوا بەخێر هاتن سەرچام. دەست پێکێ ئەمن ئەم مانگی ڕەمەزانی پیرۆز و مبارەک پیرۆزبایی لە هەموو مسلمانی دەکەن مسلمانی جیهان خاستنی کوردستان خوای گەورە نوێژ و ڕۆژی و تاعاتان قبول کات ئینشاءالله و بەخێر و خۆشی بێت. ئەوە تقریبا نزیکی 10 تا 11 ساڵە ئەم مزگەوتی ئێمە هەموو ڕۆژ دەین خەریکین ئەو خورما دەدانین و کرێم و ئاو دەدانین تقریبا بۆ نزیکەی 200 تا 250 کەس شوان کەسانە کوردە عەرەبە پاکستانینە خەلکی ئەفغانستانن خەلکی سودانن خەلکی سۆمالن یعنی مسلمانی هەموو جیهان تقریبا لێرە خڕ دەبین ئێمە. هەر لە شاری مانچستەر لە مزگەوتی مەولەویش بە هەمان شێوە خوانی بەربانگ ڕێک دەخرێت و لە کورد و عەرەب و پاکستانی و ئینگلیزیش بەشداری تێدا دەکەن. یەکێک لە بەشداربووان باس لەوە دەکات ئەم کۆبوونەوانە جگەلەوەی پەرستشە هاوکات دەبێتە هۆی نەهێشتنی هەستکردن بە نامۆیی. لێرە ئێستا لە مزگەوتی مەولەویم لە مانچستەر ئەمە مزگەوتێکە لە ڕەمەزان هەموومان بێکەوە کۆبینەوە لە عەرەب لە کورد و لە پاکستانی و ئینگلیزیشی تیا هەموومان کۆبینەوە بێکۆ نانەخۆین و حەس بە غەریبی و شتی ئاوا ناکەین. تر ڕەمەزان ئەمە شانسێکی زۆر باشە بە ڕەمەزان هەموومان کۆبینەوە و تایبەتی بەخۆم تێری ڕۆژی ڕەمەزان هەڵستمە ڕۆم بۆ کۆلیج تر هەڵ خۆت زانی پارشەوەکەی نوێژی بەیانیەتی بۆ کۆلیج لە کۆلیج نوێژەکان وەکەم اینجا زۆربەی جارزوویم بۆ ئێرە سعات 4 ئەوانە 2 ساعت پێشەوەی ڕۆژەکە بشکێ یین بۆ ئێرە یارمەتیە یین سفرەکە ڕاخەین و سلامە هەموو خەڵکێکەکەین و خواردنەکان ڕاخین بۆ هەمووکان اینجا مەغریب و ئیشاکەین و تەراویحش لێراکەین. ئێمە وەکو هەموو ساڵێک لە سنتەری مەولەوی کوردان و غەیری کورد زۆر لەو مزگەفتێکەوە دەبنەوە مزگەفتێکی ئاودانە و هەر لە یەکەم ڕۆژەکانیەوە عالەمێکی زۆر ڕوو لەو مزگەفتە دەکەن تەنانەت بە دەرەجەیەک هەموو ساڵێک 2 نوێژی تەراویح لەو مزگەفتە دەکرێت بۆ ئەوەی بتوانین زیاتر عەدەد لە نوێژکۆنان لەو مزگەفتە حازر بن. ساڵانەش وەکو دەبینن ئیفتار سائم هەیە مەشروعێکە کە هەموو ساڵێک ئێمەوە ماوەی 12 ساڵە ئەو مەشروعە ڕانەوەستاوە الحەمدولله. لە دوای بەربانگکردنەوە نوێژی تەراویح بە کۆمەڵ بەڕێوە دەچێت و لە شەوانی قەدریشدا تا نزیک بە پارشێ و قورئان خوێندن و کۆڕی زیکر بەڕێوە دەبرێت. لە بەریتانیا ڕەمەزان دەرفەتێکی زیاتر بە موسڵمانان بە تایبەتیش بەڕەوەندی کوردی دەدات بۆ لێک نزیک بوونەوە و ئەنجامدانی پەرستشەکان بە کۆمەڵ ئەوەش بۆ ئەوان چێژێکی زیاتر دەبەخشێت.